بە دیجیتەڵکردنی بەڕێوەبردننی سیستەمی نەخۆشخانە شتێکی نوێ نییە بەڵام ئەوەی گرنگە لەو سیستەمەدا ئەو سیستەمە خۆماڵیە لەلایەن مهندس و پزیشکی خۆماڵی دروستکرایە و دووەمیشت سیستەمێکە بۆ یەکەم جار دەتوانم بڵێم لە ناو تەواڕی لە کاتی حاڵەتی تەواڕی و ئەوە دەستمان پێکردیە. طبعا گرنگی و سیستەمەی لەوەیدایە کاتێکی زۆرت لە بۆ دەگەڕێتەوە دقەتی داخلکردنی فایلی و ئەوان نەخۆشت مەزبووتر دەبی هەڵە ڕوونادا لە دەستخەت و لەوانت وەکو باسم کرد پارەیەکی زۆر لە بۆ دەگەڕێتەوە لە دووبارە نەبوونەوەی دەرمان لە دووبارە نەکردنەوەی فحوساتەکان لە دووبارە نەبوونەوەی ئەشیعەکان و زائیدەن دەتوانی ئەوانە وەکو داتایەک بەکاربینی لە بۆ مستەقبل بتوانین ڕێنمایی و گایدلاینی تایبەت بە نەخۆشی خۆمان دابنین لە وڵاتی خۆمان نەک ئیلا اعتیماد لەسەر ڕێنمایی دەرەوە. سیستەمەکە یەکەم لەسەر مۆبایل دەتوانی بەڕێ بکەیت لەسەر ئایپاد لەسەر کۆمپیوتەر نەخۆش تەنها یەک بارکۆدی وەردەگرتەوە لە ڕێ ئەو بارکۆدەی دەتوانی هەموو داتایەکان و سەردانی و عیلاجەکانی خۆی وەربگرتەوە یان بە پیشانی دکتۆرەشکە بداتەوە.